اخوة خالة بلا امام اصحاب بس بدأ داخلي اخوي حلبي چیه؟ قابلة چیه؟ سروك بافل کاکە چێ بەقەدەر وزیرەکانیان لەگەڵ بەغا تەعامل دەکات؟ والله براکەس بۆ باسی کێیەکەن؟ پێنێ و پرسیارە کاکە سەرۆک بافڵ پارێکە و کە کاکە کورە چی باگە مەشەرەف هەمووی بەلایەگە و بەلایە چێ؟ ئاپی بڵێ چێ سروك بافل